يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، بە درێژایی مێژووی مرۆڤایەتی لەو کاتەوە کە ئادەم و حەوا هاتوونە سەر ئەم زەویە و نەوەیان لێکەوتۆتەوە هەتا ڕۆژێک کە نەفخی سوور لێدەدا و دنیا کۆتایی پێدێ، تاوانکردن لەسەر زەویدا هەر دەبێ. ڕۆژانە و شەوانە لە تیڤیەکان و دەنگ و باسەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەداخەوە دەبیستین و دەبینین کە ئەو تاوانە دەکرێ، ئەو جەریمەیە دەکرێ، ئەو کوشتنە ئەنجام دەدرێ، ئەو لێدانە دەکرێ، ئەو دزیە دەکرێ. تۆی هاوڵاتی ژێکێکی لەو ئینسانانە دەکرێ ڕۆژێک تاوانت بەرامبەر بکرێ. ئەو کاتەی کە ئینسان تاوانی بەرامبەر کرا هەڵوێستی چۆن بێ. کاتێک کە تاوان بەرامبەر کرا و ستەم لێکرا و توانای تۆڵەکردنەوەی هەیە، چونکە لە زمانی عەرەبیدا دەڵێ المنتقم من البشر الذي يحقد والذي يعاقب ليتشفي. ئینسان کاتێک کە ستەمی لێ دەکرێ و تاوانی بەرامبەر دەکرێ، حقدێک و ناڕەحەتیەک و گرەیەک لە دەرونیا دروست دەبێ، دەیەوێت تۆڵە بکاتەوە بۆ ئەوەی شیفای دەرونی خۆی بدا. دەڵێ دڵم ئیستراحەتی کرد، تۆڵەم لە فڵان کەس کردەوە. بەڵام ئێمە با بین لە ڕوانگەی ئاینەکەمانەوە لە مزگەوت و ماڵی خوادا ئەم بابەتە شەرعیە باس بکەین، ئەم بابەتە کۆمەڵایەتیە باس بکەین. ئینسان ئەو کاتەی کەوا خراپەی بەرامبەر کرا، تاوانی بەرامبەر ئەنجام درا، ئەم سێ ڕێگایە هەیە. ڕێگەی یەکەم چاوپۆشی و لێبوردەیی. خوای پەروەردگار پێش هەموو شتێک باسی چاوپۆشی و لێبوردەییمان لە قورئانە بۆ دەکا. لە سوورەتی شوڕا ئایەتی 40 دەفەرمێ وجزاء سيئة سيئة مثلها فمن عفا وأصلح فأجره على الله. تۆڵەی تاوان دروستە لە تاوانبار بکرێتەوە بەقەدەر خۆی بەبێ زیادکردن. کەسێ تاوانێکی بەرامبەرت ئەنجام داوە، ستەمێکی لێ کردووی، تۆش بە ئەندازەی تاوانەکەی خۆی تۆڵەی لێ بکەیەوە، بەڵام زیاتر نا، سنوور نەبەزێنی. بەڵام خوا دەفەرمێ فەمەن عەفا، ئەگەر کەسێک لەبەر خاتری خوا لێی خۆش بوو، وتی تۆڵە لێ ناکەمەوە، تۆ خراپەت بەرامبەر بە من کردووە، تۆ تاوانت بەرامبەر بە من کردووە، دەستیشم دەڕوا، لاواز نیم، دەتوانم تۆڵە لێ بکەمەوە، سزات بدەمەوە بەقەدەر خۆت، بەڵام عەفا، من لێبوردن هەڵدەبژێرم. و ئەصلەحا، ڕێگەی ئاشتی دەگرمە بەر، نامەوێت فیتنەکە گەورەتر بێت، دەمەوێت لە شوێنێکە بیکوژێنمەوە، بە لێبوردن دەیکوژێنمەوە، حەواڵە بەخوات دەکەم. فەئەجڕه عەلی الله، خوا دەفەرمێ ئەو کەسەی کە ئاوا لێبوردەیە و لەبەر خاتری خوا بەرامبەرەکەی عەفو دەکا، ئەجر و پاداشتی ئەو لەسەر خوایە، دڵنیابێ ئەجرەکەی لای خوا نافەوتێ. کەواتە خوای گەورە لەم ئاەتەدا باسی ئەوەی بۆ کردین مەجالت هەیە تۆڵە بکەیتەوە، بەڵام زیادە ڕەوی نەکەی. ئەگەر بەخشیت لە پێناوی خوادا، لێی بوردی و ئاشتیت خستەوە و کێشەکەت کۆتایی پێهێنا و گەورە نەکرد، دڵنیا بە تۆ عەزیز و سەربڵند دەبێت، چونکە پاداشت لای خوا بۆ هەڵگیراوە. لە تۆڵە زانایانی پێشینمان فەرموویانە گەورەترین شێوازی تۆڵە سەندنەوە لێبوردنە، چونکە لە تۆڵەکردنەوەدا ستەم لێکراو دەچێتە ئاستی ستەمکارەوە، ئەویش دەڵێت تۆ چۆن خراپە کردووە و تاوانت کردووە، منیش پێم دەکرێت، منیش وەک تۆ ئەنجامی دەدەم. بەڵام ئەو کاتە هەردووچیان یەکسان دەبنەوە، کە تۆڵەن لە تاوانبارکردەوە تۆش وەکو ئەو یەکسان دەبیەوە، تۆش دەستت چۆ تاوانێک، دەستت چۆ خراپەیەک.
بەڵام ئەگەر عەفوت کرد ئەوە زەربەیەک لە باڵی شەڕفرۆشی و خراپەکاری ناخی مرۆڤی تاوانکار دەدەی بە خۆیدا دەچێتەوە دڵ ئای فڵان کەس چەند لە من گەورەتر بوو چۆن دەسەڵاتی هەبوو تۆڵەم لێ بکاتەوە و نەیکرد لەبەرخوا بەخوا من بچووکم لە چاو ئەو زۆر گەورەیە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە پێغەمبەری خوا فەتحی مەککە دەکا هەموو ئەوانەی ماوەی 23 ساڵی ڕەبەقە خراپەی بەرامبەر دەکەن هیچ شێوازێکی خراپەکردن نەما بەرامبەری بەکارینێنن هەموو بە زەلیلی لەبەردەستیان دەتوانێت فەرمان بکە یەک لە سەریان دەن و ملیان پەڕێنن جەڵدیان لێدەن دەربەدەریان کەن چۆن ماڵیان داگیر کردوون ماڵیان داگیرکەنەوە چۆن سامانی پێغەمبەر و سەحابەیان خوارد و ئاوا سامانیان لێ بستێننەوە پێغەمبەری خوا دەفەرمێت چاوەڕێن چینتان لێ بکەم ئێستا چیتان لێ بکەم 23 ساڵ دوژمنایەتی منتان کرد ئێستا بێدەسەڵات و بێچەک کەوتونە بەردەستم ئەڵێن وەڵڵی ئەوەی محەممەد لە تۆمان زانیوە تەنها برا و برازایەکی باشی چاوەڕێی خێرت لێ دەکەین ئەو دەمو چاوە بەس چاوەڕێی خێری لێ دەکرێت ئەها زۆر جا کێشەیەکی کۆمەڵایەتی ڕوودەدا ئەڵێن فڵان کەسی تێدایە ئەڵێن فڵان کەس بەس چاوەڕێی خێری لێ دەکرێت مادام فڵان کەسی لێبێ ئەو پیاوە چاوەڕێی خراپەی لێ ناکرێت بەس چاوەڕێی قسەی خێری لێ دەکرێت وتیان پێغەمبەری خوا هەمیشە بەوە ناسراوە هەر چاوەڕێی خێری لێ دەکرێت پێغەمبەری یەک نیو دیاڕی فەرموو اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن هەمووتان ئازاد و گەردنتان ئازاد بێ تۆڵە لە کەس ناکەمەوە تۆڵە لە هیچ کەسێک ناکەمەوە هەمووتان ئازادن سەحابە کە ئەمەیان بینی ئەوەندەی کە پێغەمبەریان بەلاوە گەورە بوو ئەوەی کە پێمان دەڵە سەبر و تەحەمل و ئەوانە ئەو خۆی مامۆستایەتی ئەوەتانە لەم دەسەڵاتەدا چ لێبوردنیەکی هەبوو ئەوانەی کە کافر و بێبڕوا بوون زۆربەی دوای ئەوە ئیمانیان هێنا وتیان وەڵڵاهی ئەگە محەممەد چەند ساڵە بۆ پاشایەتی و زەعامەت و دەسەڵاتی دنیای ئەمەی بکردایە ڕقی لە خەڵک بووایە ئێستا باشترین فرسەتی هەبوو بەس ڕاست دەکا پێغەمبەری خوایە بڕوای بە پاداشتی خوای هەیە ئەوەندەی لەبەر چاویان گەورە بوو ئیمانیان پێهێنا باشترین تۆڵەکردنەوە لێبوردن بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵی بژارد بۆیە جەنابیشت دەکرێت ڕۆژێک لەلایەن دوورەکانەوە لەلایەن خزم و کەسوکاری خۆتەوە لەلایەن نزیکتەوە ستەمت لێ بکرێ تاوانت بەرامبەر بکرێ گەورەترین دەسەڵات و تۆڵە سەنەوە ئەوەی لێ ببوورە ئەجری خۆشت لەسەر خوا داواکە ئەوە خاڵی یەکەم دووەمیان دڵت قبوڵی نەدەکرد هەرچی محاولەت دەکرد دڵت قبوڵی نەدەکرد لێ ببووری یان زانیت بە عەفوکردن خراپتر دەبێت زانیت ئەگەر عەفوی کەی لێی ببووری ئەمە تاوانی ئەم جارە و دوو جار و سێ جاری کەی نییە شوڵی لێ هەڵدەشێشە و ئیسلاح نابێ ئەو لێبوردنەی تۆ خراپتری دەکا لەم کاتەدەشدا قورئان دەفەرمێ ولمن انتصر بعد ظلمه فأولئك ما عليهم من سبيل ئەو کەسانەی کە دڵیان بڕوانادا لێبووبوورن و هێندە خراپەیان بەرامبەر کراوە زۆر عەزیەتەکە گەورە بووە و دڵی نەگەیشتووەتە ئاستی لێبوردن و ئەو بارەی پێ هەڵناگیرێ دروستە تۆڵە بکاتەوە تاوانی لەسەر نییە بەڵام سەیری قورئان کەن وەلەمەن انتەصەڕ ئەوەی هەوڵیدا تۆڵە بکاتەوە نابێت تۆڵەکە بەدەستی خۆی بیکاتەوە بەڕێزان نابێت بەدەستی خۆت بیکەیەوە ئەی چی بکەی ئەبێ پەنا بۆ یاسا بەری ئەبێ پەنا بۆ قانون بەری ئەبێ پەنا بۆ دادگا بەری بۆ پۆلیس بۆ ئاسایش بەری ئامان قەت هەوڵ مەدە بەدەستی خۆت تۆڵەی تاوانێک کە بەرامبەرت کراوە بیکەیتەوە چونکە ئەو کاتە ماڵوێرانتر دەبی ئەو کاتە فیتنەکان گەورەتر دەبن قورئان دەفەرمێ گوناهت ناگا ئەگە پەنا بۆ دەستگاکانی ئەمنیەت و دادوەری بەری بۆ ئەوەی تۆڵت بۆ بکاتەوە چونکە حەقت خوراوە بەقەدەر خۆت داوای مافی خۆت بکەوە و تۆڵەی خۆت بکەوە بەڵام لە ڕێی دەسەڵاتەوە لە ڕێی دادوەریەوە چونکە هەر تۆڵەیەک بەدەستی خۆت بیکەیتەوە ئاگرەکە ئاگری فیتنەیەکە هەڵایساوە بەنزینی پێدا دەکەی دڵنیا بە گەورەتر دەبێت ئەویش دواتر دێت تۆڵەکەی چونکە تۆ ناتوانانی بە مقابل تۆڵە بکەیتەوە زیاتر دەکەیتەوە کەمتر دەکەیت ئەو دێت تۆڵەیەک کە دەکاتەوە فیتنەیەکی عەشایری گەورە دروست دەبێت بەس کە یاسا دەستی بەسەر کارەکان داگرت وردە بابەتەکان بچووک دەبنەوە و بە ئامانجێک دەگەی خاڵی سێم ئێستا ڕەن بێت جەناب دڵی جا مامۆستا کوا دادگا و حکومەت هەیە پۆلیسی بەبەرتی ڕەن بێت لەگەڵ ڕێزمدا ئیش بکە ڕەن بێت دادگا سەر بەخۆ نەبێ ڕەن بێ فڵان کەس دەسەڵاتداری ناو حیزبێک و حکومەتێک بێ من دەستم بەو ڕاناگا گوێ لە من ناگیرێ
زانیت پۆلیس و ئاسایش و دادگاش کێشەکەی تۆی پێ چارەسەر ناکرێ و ناتوانێت حەقت بۆ بستێنێتەوە ڕێگەی سێم هەڵبژێرە دیسان پەنا بۆ دەستی خۆت مەبە ئەویش ئەوەیە بیسپێرە بە دادگای خوا بیدە دەست ئەڵڵا بڵێ خوای گیان نەمتوانی هێندە ئازانە بووم لێ ببورم یان شایەنی لێبوردن نییە و فڵان کەس هێندە خراپەکارە و تاوانی جارێک و دووجاری نییە بڕواشم بەو دەسەڵات و حکومەتە نەبوو بتوانێت حەقم بستێنێ و لە دادگادا بە دوو کێشەکەمدا بچم بەخوا دەزانم ئەوەشیان من لە ئاستی ئەو دانیم و ئەو زاڵمە بەڵام خوایە خۆ دادگای تۆدا ناخرێ چونکە بەڕێزان دادگای ئەم سەرزەویە بەس حەزمی خلاف دەکا یعنی دوو کەس دەچنە بەردەمی دادوەر حکمەکان کە دەدرێ ئەوە نییە حەقی مەزلوم بستێنێ بە تەواوەتی حاکم بەڕێزەکان لە من باشترەوە دەزانن بەس دادگا و پۆلیس و ئاسایش حەسمی خلافێک دەکا یعنی کێشەکە لەمێدا کۆتایی پێدێنێ ئەینا دڵنیا بە ناتوانێت حەقی خۆت داتەوانێ ئەو ستەمەی کە لێت کراوە ئەو ناڕەوایی بەرامبەرت کراوە ئەبێ بۆیە دادگای قیامەت دەبێ هەبێ سێم خاڵ کە زانیت ئاسایش و پۆلیس و حکومەت ناتوانێت حەقت بستێنێ ئەی خۆخوا هەیە ئەی قیامەت بووە چی باشە بڵێ خوایە حەقی خۆمدا دەستی تۆ یا ئەڵڵا خوای سپاردم بە تۆ لای تۆ هیچ شتێون نابێ جا خوای پەروەردگار یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئەلمونتەقیمە تۆڵە ئەستێنە بەڵام تۆڵەی خوامان وان نایەتە بەرچاو خوا کە تۆڵەستێنە وەکو تۆڵەی من و تۆ ئەوە لە لایقی خوا نییە خوای پەروەردگار الله سبحانه وتعالى يعاقب ليؤدب ويؤدب ليسعد خوای پەروەردگار تۆڵە لە بەندەی خراپەکار دەکاتەوە بۆ ئەوەی ئەدەبی دادا ئەدەبی دادەدا بۆ ئەوەی بەختەوەریکە چونکە خوا الرحمن الرحیمە لە ئینتیقامەکەشیدا ڕەحمەت هەیە بەسەراتی عەرزی جەنابتان دەکەم کە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای بەناوبانگی ئیسلام دەفەرمێ لە دنیادا ئینسان لە حکمەتی شتەکان ناگا زۆر شتر لێ بەسەر دێ بە ناڕەوای دەزانی دڵی بۆم لێ هات ئەبێ خەتام چی بوو بێ ئەبێ بۆ تووشی ئەوە بوو بم بەڵام لە قیامەتە بە چاوی سەری خۆت حکمەتی شتەکان تێدەگەی عینە اليەقین دایانبینی بۆیە ئینسان کە دەچێتە بەهەشتەوە آخر قسەکە دەیکە الله سبحانك اللهم وتحيتهم فيها سلام وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين کە دەچێت بەهەشتەوە لە قیامەتە بۆ دەردەکەوێ مسقالە زەڕەستە من لەلایەن خواوە لێ نەکراوە دەڵی پاک و بێگەردی بۆ تۆ یا ئەڵڵا بەخوا هەموو کاری تۆ پڕ حکمت بووە خوایە بە چاوی خۆم ئێستا هەموم بینی گومانم نەما سوپاس و ستایش خوایە بەس بۆ تۆیە حەمد و سەنای تۆ دەکەم لەسەر هەرچی کە لە دنیادا لێم بەسەر هاتووە لەسەر ئەمە دەفەرمێ کابرایەک ئامادەی وتارەکانم دەبوو بۆی باسکردم وتی جەنابی دکتۆر ئوستاز من لە فەڕەنسا زانستی کۆمپیوتەرم خوێند شەهادەی باڵام لە زانستی کۆمپیوتەرە لە وڵاتی فەڕەنسا لە جامیعەی سۆربۆن وەرگرت بەڵام یەک تاوانم نەکردووە لە دنیادا ئەویش ئەوەیە پیاوم نەکوشتووە بەس خوێنی کەسم نەڕشتووە ئەینا لە تاوانی ترا لێم مەپرسا غەرق بووم لە گوناها هەرچی بۆم ڕێککەوت پێ لە خراپە کردوومە تەنانەت جارێکیان کە هاتمەوە شام برادێکم هێنابی بۆ وتاری تۆ تەفسیری قورئانت دەکرد لە مزگەوتە واللهی لە ئەسنای دەرسەکە من بیری خراپەکاری بە مێشکمادا هات یەک زەڕە کەلیمەی قورئانەکە نەدەچوونە مێشکمەوە لەو کاتەدا من بیرم لای ڕابواردنی حرام و ناشەرعی دەکردەوە لە ناو مزگەوت و ماڵی خواشە پاش ماوەیەک هەستم کرد تووشی حاڵەتێکی تایبەتی بووم دەوڵەمەند بووم شەهادەم هەبوو توانام هەبوو گەنج بووم حد بیرم لەوە لە خراپەم دەکرد خراپەیەکی لەوە گەورەتریش بکەم بەس ئینسانم نەکوشت بوو جا تێبگەن یعنی مەبەستی وایەت ڕۆژ چوو بوو لە گوناها ڕۆژێک کە دەمیست ئاو بخۆمەوە ئەمەویست قاوە و چایەک بخۆمەوە ئەبووە 10 جار دەستم بۆ دەبر ئاوام دەکرد سەی دەکەم ئەو پەرداخەکە نییە ئاوام دەکرد لە وڵاتریشەوە ئەوە نییە یعنی جار هەبوو 10 دقە بە دووی پەرداخە ئاوەکە دەگەڕام کە لەبەر دەما دەستم نەیدەگرت ئاوام دەکرد و تەریق دەبوومەوە پەرداخەکە ئەوێ نییە 30 دکتۆری وڵاتی شامم کرد لە سووریا چاک نەبووم هیچ سەفەرێکیان پێ نەبردم دکتۆری چاو دکتۆری مێشک دکتۆری فەقەرات هیچ سوورێکم نەبینی چوومەوە بۆ فەڕەنسا لە فەڕەنسا دوای ئەوەی کەوا تاقیگەی تایبەتیان بۆ دانام وتیان پارەی سەفەری هاتنەکەت بۆ فەڕەنسا و ڕۆیشتنەوەت بۆ دیمەشق لەسەر ئێمە بێ 6 مانگیش مەسرەفی خەستەخانەت دەشێشین بە بەلاش پارەمەدا تێگەیشتم کە ئەم نەخۆشی من دەگمەنە و تاقیکردنەوەم لەسەر دەکەن دەیانەوێت لە ڕێ منەوە بگەنە ئەنجامێک
زۆر ناڕەحەت بووم وتم بۆ وام لێ دەکەن وتیان لە 16 ملیۆن کەسا یەک کەس تووشی ئەم نەخۆشیە دەبێت ئەویش ئەوەیە چاوت شتەکان لە شوێنی خۆی نابینێ دەستی بۆ دەبێت وەدەزانی ئەو شتە ئەوەیە کە سێکە 10 جاریش دەستی بۆ دەبێت چاوت شوێنشکەی نیشان داوی پەنا بخوات چه حاڵەتێکی ناڕەحەتە لە 16 ملیۆن کەسا تۆ توش بووی بۆیە 6 مانگ لەژێر تاقیکردنەوەدا بووم چی دەرزی و دەرمان هەبوو لێیاندام چی عیلاجی تەبیعی هەبوو بەکارم هێنا هیچ سوودێکم نەبینی وتیان کاکە تا دوا ڕۆژەکانی ژیانت زۆر ناڕەحەت دەبێت بڕۆ یۆگا بکە بڕۆ یۆگا بکە لە وڵاتی هیندستان و ئەوانە ئەوەش جۆرە عیلاجێکە ئەوەشم بەکار هێنا هەر خراپتر بووم هاتمەوە بۆ سووریا بۆ وڵاتی شام ئەڵێ هاتمەوە دەرسەکانی تۆ مامۆستا ئەمە بۆی دەیگەڕێتەوە باسی خۆی ئەڵێ هاتمەوە وتم خوایش چاکم بکەی وعد و بەڵێم بێ لەم بەڵایە ڕزگارم ببێ ژیانم ئاسایی بێتەوە تەوبە دەکەم و ڕوو لە خوا دەکەم و دەبمە ئەهلی مزگەوت و چاکەکاری بەلای خراپەدا ناڕۆم 180 لە ژیانم دەگۆڕم بەڵام بەکردار هیچم نەکرد بوو مامۆستا هاتمە وتارەکەتەوە ئەو ڕۆژە باسی ئەوەت دەکرد شەرت لەسەر خوا داناندرێ مامەڵە لەگەڵ خوا ناکرێ ئێستا دەست پێ بکە ئەڵێ ڕێک وتارەکە بۆ من بوو هەل لەوێدا تەوبەی ڕاستەقینەم کرد و هاتمە دەرەوە لە مزگەوت خۆم شۆرد و لەو نوێژەوە دەستم پێ کرد دەستم کرد بە عیبادەت و خواناسی هەموو ئەو شتە خراپانەی لام بوون لە کۆمپیوتەر و شتەکاندا هەموم ڕەشکردنەوە وازم لێ هێنان هەموو ئەوانەی من فێری خراپم کردم پەیوەندیم پێوەکردن تو خوا لەبەر خواواز بێن باوەکو منتان لێ نەیە من عقوبەی خۆم وەرگرت و من ئینتیقام لێ دەستێندرێ ئەڵێ وەڵڵاهی ڕۆژ بە ڕۆژ چاک بووم حتا بە یەکجاری خواشی فایدام خوای گەورەشی فایدام خوای گەورە ئەو عقوبەی دایە ئینسانە بۆ ئەوەی ئەدەبی دابدا ئەدەبی دادا بۆی بەختەوەر بێ بۆیە خوای پەروەردگار کە ئەلمونتەقیمە نابێ بە چاوی تۆڵستێنێکی ستەمکار سەیری خوا بکەیت بۆیە خوا تۆڵستێنە وەکو زاڵم نەعوذ بالله خوای گەورە تۆڵە لێ دەکاتەوە بۆ ئەوەی دەرست دا ئەدا بۆی بەختەوەرت کە بۆیە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ خوا بە سێ شێوە خۆیمان نیشان دەدا ئاياتی کەونیمان هەیە ئەم ئەرز و ئاسمانە ئەم باران و هەورە تریشقەیە ئەمەی کە تۆ دەیبینی ئەها پار و پێرار بەڕێزان پێشبینی دەکرا دەیانگوت ساڵانێکی وشکە ساڵی بەسەر کوردستانە دێت تێدەپەڕێ ئەم ساڵ تا ئێستا 10 هێندەی پار سواز بۆ خوا باریوە هەر کەس ناتوانێ علمی خوا تاقی بکاتەوە دەسەڵات هەرهی خۆیەتی ئەم کەون و کائیناتە ئەوەی ئینسان چاوی دڵی کوێر نەبوو بێ بەخوا ئەڵڵای تیا دەبینی لە کولی دڵۆپە بارانێکە ئەڵڵا دەبینی خوا دەبینی خوا ئەمەی نیشان داوین بۆی خوا بناسی ئاياتی کەونی بە هەمومان دەیبینین دووەم ئاياتی قورئانمان هەیە وەرە لە قورئانە خوا بناسە قورئان بخوێنەوە ئەڵڵات پێ دەناسێنێ سێم خوای گەورە ئیوایە قورئان ناخوێنێتەوە ئیوایە ورد نابێتەوە لە کەون و کائینات ئاياتی تەکوینیمان هەیە ئاياتی تەکوینی بەسەرهاتەکانن ڕووداوەکانن ئەم بەسەرهاتە ڕاستەقینانە کە ئێمە بۆتان دەگێڕینەوە بۆیە زۆر جا کەسێک دەپرسێ مامۆستا زۆر جار باسی بەسەرهات زۆر دەکەی بەڕێزم ئەمەش وەکو تەفسیری قورئانەکە وایە ئیوا هەیە لە قورئانەکە باش تێناگا باسی ئەرز و ئاسمانی بۆ بکە تێدەگا باسی چیرۆک و بەسەرهاتێکی ڕاستەقینەی بۆ بکە تێدەگا خوا ئەم بەسەرهاتانەمان نیشان دەدا بۆ ئەوەی تۆ خوا بناسی خوات بەبیر بێتەوە لەم سێ ڕێگایەوە ئاياتی کەونی ئاياتی قورئانی ئاياتی تەکوینی خوا خۆیمان نیشان دەدا خوا حەقت دەستێنێ هەر لەم دنیادا بەڕێزان جاری وایە خوای پەروەردگار کەسێ ستەمن لێ دەکا تاوانت بەرامبەر دەکا دەتشکێنێ تەریقت دەکاتەوە تۆ بیسپێرە بەخوا دەستی خۆتی بەرامبەر بەرز مەکەوە بە چاوی خۆت حەقی دەبینی پرۆفیسۆری گەورە و زانای گەورەی کورد دکتۆر مستەفا زەڵمی کاتێ لە چلەکاندا ئیمامی مزگەوت دەبێ ئەڵە کابرایەکم لێ پەیدا بوو من ئەو فەقیانەی دەرسم پێ دەکوتن پلەکانی 12 عیلمیان دەخوێن خەموو خەریکی ئیجازەی مەلایەتی بوون بەڵام دەنگم خۆش نەبوو لە قورئان خوێندنە کابرایەک کە خۆی بە ڕدێنسپی گەڕەک و مزگەوت و دەسەڵاتدار دەزانی زۆر بە ناشیرنانە هەموو نوێژی مەغریبێک و عیشایەک یەخەی پێدەگرتم لە بەرچاوی خەڵکە نوێژی مەغریبان دێگو مامۆستا وەلەڵڵالین یاەکەت کورت کردوێتەوە دەبێت زیاتر بڵێ وەلەڵڵالین یاەکەی درێژکەیەوە نوێژی عیشا بابە دەبێت لە ئەم بەڵای لە خۆم دوورکەمەوە زیاتر درێژ نەکرد دیسان دەهات یەخەی پێدەگرتم مامۆستا یاەکەت دیسان کورتیکەوە درێژت کردوێتەوە نەیدێژ نوێژێکی جەماعەت بە ئیسراحەت بکەم زۆر کەسەیە بەڕێزان بەداخەوە ئەبێتە بەڵای مزگەوت بەڵای نوێژی جەماعەت بەڵای ئیمامی مزگەوت و دەزانی ئەو ئیمامەی کڕیوە ئەڵێ ئەم پیاوە زۆر ناڕەحەتی دەکردم خۆیە چی پێ بڵێم بەقەدەر خۆم بخەمە ئاستی ئەوەوە نابێ دەری کەم لە مزگەوت ماڵی من نێو ماڵی خوایە
بۆیە قورئانەکەم بەرز کە دەوتم خوای گیان ئەم پیاوە دەسپێرم بە تۆ لە کۆڵی کەیتەوە حەقی خۆم دا بە خوا دەم بۆڵم لەگەڵا نەکرد و قسەم پێنەوت و شەڕم دروست نەکرد لە مزگەوتا و مزگەوتم نەشێوان لە سنوور بردێ دەرەوە و حەقی خۆم دا بە ئەڵڵا ئەڵێ دوو سێ ڕۆژی پێچوو هاتەوەتی مامۆستا ئەزانی تەواو گوێم گران بووە گوێم لە هیچ نییە وتم خوا ڕەحمی کردوێتە تێناگا من چی دەڵێم لە بیری لێم لە کۆڵم بووەوە هەفتەیەک دەیگوت گوێم هیچ نابیستێ کەچی دوای وتی وەڵام مامۆستا چابوو گوێم کرایەوە وتم خوای گیان دیسان بەڵایەکەم بۆ هاتەوە بۆ خوای گیان دیسان ئەم بەڵایە جارشکە هاتوویە خەی پێگرتمەوە خوای ئینتیقامی منی لێ بستێنە بەڵام من نەمزانی خوا گەورەتری بۆ داناوە دوای 2 ڕۆژ لەوە چاوەکانی لەدەستدا تا مردن لە ماڵەوە کەوت لە کۆڵ مزگەوت و من بۆەوە چونکە زۆر بە ناڕەوا دەویست ئازارمدا ئەمە پرۆفیسۆر مستەفا زڵمی لە کتێبی خوا نووسیوێتی بەڕێزان وریا بە خەڵک مەشکێنە ئەگەر لە ئەهلی مزگەوتا بووی ئەگەر مامۆستای مزگەوتیش نابێ خەڵک بشکێنێ ئەبێ زۆر ئاگال لە ڕووی خەڵک بێ نەسیحەتی خەڵک بکە بەڵام فەزیحەتی خەڵک نەکەی یەکێک بانکەوی لەبەر چاوی خەڵکا بتەوێت خۆتی بەسەرا زاڵکەی بتەوێت تەریقی کەیتەوە ڕوشکێنی بکەی خوا دەتشکێنێ ئەگەر ئەو کەسە بەخوات بسپێرە خوا تۆڵە لێ دەکاتەوە خەسوێکی بەڕێز ئاگادار بە بووکەکە نەشکێنی لەبەر چاوی کوڕەکەتا و لە ماڵەکەدا باوکی بەڕێز کوڕەکەی خۆت مەشکێنە لەبەر چاوی میوانەکانتدا چونکە خوا عیقابت لێ دەستێنێ خوای گەورە المنتەقیمە تۆڵە لێ دەستێنێتەوە ئەی تاوانکار ئەگەر لە دادگای زەوی ناترسی ئەو کەسێکەوە بە خەیاڵتدا دێ بە هەر هۆکارێک بێ ستەمێک بکەی دەتزانی پۆلیس ئاگای لێنیە و کامیرە نەبەسراوە لە شوێنەکەدا و شەیتان ڕێنمایی دەکردی لێ و کەس پێی نازانێ بە ئاگا بە ئەڵڵا بە ئاگایە خوا دەتبینێ دڵنیا بەخوا دەتبینێ وهو معكم أينما كنتم والله بما تعملون بصير خوای گەورە لە سوورەتی الحەدیدا دەفەرمێ دڵنیا بن لە هەر شوێنێک بن خوای گەورە لەگەڵتانە خوای گەورە بینەرە بەوەی کەوا کار و کردەوە ئەنجام دەدەن زۆر کەس کە تووشی بەڵای گەورە دەبێ هی ئەوەیە بە حسابی خۆی کەس چاوی لێی نییە پۆلیس و ئاسایش و دادگای سەر زەوی ئاگای لێی نییە ئەڵێ دەڕوا بەڵام ئەگەر بیری خوا بکاتەوە دەست لە تاوانەکە دەکێشێتەوە مامۆستای بەڕێز دکتۆر نیاز ڕۆژبەیانی لە یەکێ لە وتارەکانیدا باسی کەسێک دەکات کە ئەم بەسەرهاتە لە سنووری محافەزەی هەولێرە ڕوویداوە نزیکی 16 ساڵ لەمەوبەر بووە کابرایەک لەگەڵ زاوایەکیدا لەگەڵ کابرایەکی ئەودی و لەگەڵ ئێرانیە کاتێک کەڵاو دەبن مامەڵە بکەن دوای ئەوەی کە پارەیەکی زۆر بە کابرای ئێرانی شک دەبن و بێن لەم دیوڕستی بۆ بکڕن نفسی پیسیان کە وەکو شەیتان خۆی مەڵاز داوە بە کابرای بەتەمەن بە خەزوری کوڕەکە دەڵێ بۆ نایی لە سەفەرێکە بیکوژین و پارەکەی یەکجاری بەرین زاواکەی قەناعەت پێ دەکات بە هەردووکیان پیلانێکی وا بدابنێن لە شوێنێکی چۆڵە بابەتێک دادەنێن وڵەن بابە سەیتەرە و گومرگ و ئەوانەدا نەڕۆین لە شاخێکەوە دەیهێن ئەمدی و ئەمان دەماچیان پێیە و ئەویش پێیەتی سیلاحیان هەردوو لایەن پێیە کابرای ئێرانی دێنن لە چۆڵەوانیەکە لە ناو شی و دۆڵێکە بەس خوا ئاگای لێیانە هیچ کەسێکی لێ نییە پەلامار یەدەن کە پارەکانی لێ بستێن و دەماچەکەشی لێ بستێنن دواتر بیکوژن کابرا دەست دەکاتەوە و فیشەشێک دەتەقێنێ بەرقۆڵی یەکێکیان دەکەوێت بەرقۆڵی زاواکە دەکەوێت بە خەستی قۆڵی بلیندار دەکات بەڵام ئەمان لە دووە بەردێک بەسەر یادەن و فیشەشکەی پێوە دەنێن و دەیکوژن لەوێ هەموو پارەکەی دەبن و چەند بەرد و کەڵەکێک دەخەنە سەری و جەنازەکەی دەشارنەوە دێنەوە بۆ ناو شار دێنەوە بۆ هەولێر و برین خوێنی زۆری لەبەر ڕۆیشتووە یەک دوو مزەممیلی برادەریان دەکەن کەس ناوێت تەداویکە چونکەڵێن ئەمە برینە ئەمە دەبێت ئیلا راپۆرتی پزیشکی پێوە بێ ئەمجا ئەمە عەمەلیاتی پێویستە ئەمە لە کۆڵان و لە عەیادەی ماڵاندا ناکرێ بە بچێ نەشتەرگەری بۆ بکرێ تەواو ئێسقانی گرتووە ناچار ئەچنە خەستخانەی حکومی بەڕێزان زۆر جار ئێمە ها ڕخمان لە یاسایە شتێکی ئەوە ڕەن بێتەوە هیچ کێشەیەک نەبێڵی کاکە ئەمە ئەم حکومەتە شتی زۆر قورس دەکات راپۆرتی پۆلیس بێنەوە ئەم دنیای بۆ تێبگەێنی ناپێ قەڵز مەبە بڵێ ئەوە لە قازانجی خۆمە لەبەر ڕووداوێکی ئاوە دکتۆر لە خەستەخانەی حکومیدا بۆی تەداوی ناکاڵێ حتا راپۆرتی پزیشک نێنم کابرا دێننەوە دەرەوە راپۆرتی پۆلیس چۆن بێنین خەزوورەکە بە زاواکەی دەڵێ با بڵین دەمەقاڵمان بوو ئەڵم کاکە من فیشەکێکم پێوە ناوە دەمەقاڵمان بوو دوای دوای من خەزوورمە و هیچم لەسەری نێ و عەفوم کردووە بابەتەکە دادەپۆشین ئەها بە حساب ڕازاندوویەتێوانە پۆلیسیش بەم قسەیە قەناعەت بکە من خۆم فیشەکەم پێوە ناوە زاوای خۆمە و دوای هیچمان لە دڵان نەماوە ئێستا عەفوم دەکا و تەواو حکومەت چی لێ دەکا
هەتا ئەم بینە و بێردە دەکەن و لای پۆلیسی قرار دەکا بەڵێ من فیشەکەم بەڵێ تۆ پێتەوە ناوە بەڵێ پەنجەمۆری کەکە من فیشەکەم بەوە ناوە دەمەقاڵیمان بووە هەموو شتەکان کۆتاییان پێدەیە و پەنجەمۆری لێدەستێن و کوڕەکە ئەوەندە خوێنی لەبەر ڕۆیشتۆ تا دەیگەن نەژووری نەشتەگەری گیان لەدەست دەدا کوڕەی زاوا دەمرێ کە مرد کابرا دەگیرێ ئەڵێ کاکە وەڵڵا من پێمەوە نەناوەڵەن تازە تۆ قاتڵی بە فیشەکەکەی تۆ مرد ئەوە تا پەنجەمۆرت کردووە کە من تەقەم لێ کردووە ئەویش فریایەوە نەکەوت گەرنت ئازاکە و عەفوت کات لەژێر هینەکەیان مرد فریا نەکەوت کەواتە تۆ بە مادەی قەتڵ دەژیرەی دەپەشۆکە و ناچار دەبڵێ بابە من نەبووم دەی ئەی چێ بوو ئەگەر تۆنی ڕاست دەکەی پێمان بڵێ دەڵێ وەڵڵا کاکە حەڵ و مەسەلەکەی وا بوو ئێمە کابرای ئێرانیمان لەگەڵ زاوەکەمان کوشت و ئەو کابرای ئێرانی فیشێکی پێوە من پێمەوە نەناوە ئەی جەنازەکەی لەکوێوە لە فڵان شوێنە ها خوای گەورە چۆن شتەکان ئاشکرا دەکا دوای ئەوە کابرا لە بەردەمی پۆلیس و دادگادا دەڵێ جەنابی حاکم دڵنیا بن ئێوە ئاشکراتان نەکرد ئەوە دوعای کابرای مەزلوم بوو کە ئاخر جار چوومە سەری وتی یا ڕەبی خوا ئینتیقامی منتان لێ بستێنێ چونکە بە ناحەق منتان خستە داوە بە ناوی برادەرایەتیەوە خوا ئینتیقامی منتان لێ بستێنێ واقعاً خوا دوعاکەی زوو گیرا کرد ئینتیقامی ئێمەی لێستان ئێمە بە پێی خۆمان هاتینە بەردەستان بە پێی خۆمان هاتین و دەنامان بە تاوانەکەی خۆماندا بەڵێ زۆر جار برایانی پۆلیس کە تاوانێک ئاشکرا دەکرێ بەداخەوە ناڵێن بە فەزلی خوا من ئەو گلەیەم لێیانە وتەبێژی پۆلیسی پارێزگاکان خەزا و ناحیەکان کە تاوانێک ئاشکرا دەکرێت تۆمەتبارێک گیراوە دەستمان بە سەراگرت کەم گوێم لێ نەبوو یا من باڵکو من گوێم لێ نەبوو بێ ناوەتۆ بە فەزلی خوا بە یارمەتی خوا حەق وایە وا بڵێن کاکە ئەگەر تۆمەتبارێک دەستگیرتان دەبێ و دەستان بەسەر تاوانێکا دەشکێ دڵنیا بن ئەوە ئەڵڵا یارمەتی داون بڵێ سوپاس بۆ خوا مەمنونی ئەو خوایین کە ڕێنمایی کردین ئەم تاوانکارە بدۆزینەوە بۆ نایڵی کاکی پۆلیس ئازایەتی تۆ نییە ئەوە خوایە شتەکان دێنێتە بەردەستت ئەو کاتێک کە ناوی خوات هێنا سودمەندی ئەوەی تاوانەکەشی کردووە دەزانێت تۆ کابرایەکی لە خوا دەترسی ستەمی لێ ناکەی ئەویش تۆزە فەرحێک بەدڵی دادێ ئەویش ڕەن بە قسەیەکی ناو ناخی هەبێ و باشتر بۆ دڕونکاتەوە ئەڵێ ئەم پۆلیسە ناوی خوا دێنێ کەواتە ستەمم لێ ناکە بەعەدل لەگەڵ ما دەجوڵێتەوە ئەو کاتێک کە پۆلیس وتە بێژی پۆلیس تاوانێک ئاشکرا دەکەوێت دڵێ دەستمان بە سەراگر بڵێ بە فەزلی خوا بە یارمەتی خوا چونکە ئەو کەسەی کە نێتی هەیە تاوانێکی شبکە تۆ ناوی خوات هێناوە ئەزانێت دواتر بە بەرتیل ناخەڵەتەی ئەزانێت لە خوا دەترسی و حەقەکان وەکو خۆی دەدەی ئەویش سڵ زیاتر لە تاوان دەکاتەوە بۆیە ضرورە ئەو کەسانەی کە هەر شتێکی ئەمنیان بەدەستە لە هەموو ڕووداوەکە ئاشکرا بوون و سەرنجامێک بگەێن لە دەستی ئەڵڵا و بڵێ لە ئەڵڵا بەزیاد بێ ئەم دنیاە پڕە لە بەسەرهاتی ئەوەی ئەو کەسانەی کەوا تاوانێک دەکەن وا دەزانن دادگای سەر زەوی زەفەریان پێنابە تۆڵەستێن کە ئەلمونتەقیم و ئەڵڵایە بە ئاگایە برایەکی بەڕێزمان کاک مقەدەم کاروان خۆشناو کە دانیشتووی ئەم شارێ و ماوەی گوتەبێژی پۆلیس بووە حەق خۆیەتی ئەوانەی حاکمن حەق خۆیەتی ئەوانەی کە پۆلیسن ئەوانەی ئاسایشن ئەم ڕووداوانە بەڕێزان بنووسنەوە عەرزم کردن ئەمانەش ئاەتی تەکوینین خەڵک بە بیستنیان ڕادەسڵەکێ خوا ئەمانەمان نیشان دەدا بۆەوەی ئێمە و دوور بین لە تاوان نەکەی بڵێ کەس چاوی لێم نییە ئەها ئەمانە باز دەکرێن تۆش دەکەوێت هەمان داوەوە ئەو خوایە هەر ماوە کە ئەمانی ڕووداوە ئەو برا بەڕێزە کاک مقەدەم کاروان خۆشناو کتێبێکی هەیە بە ناونیشانی مەودا دەدات بەڵام فەرامۆش ناکات ئەو کتێبی بە هەدیە دامە سوپاسی دەکەم بابەتێکی زۆرم لێ خوێندەوە ناونیشانی کتێبەکە بۆ خۆی جوانە مەودا دەدات بەڵام فەرامۆش ناکات باسی خوا دەکات هەموو ئەو ڕووداوانی ئەم پۆلیسە بە چای خۆی بینێتی ئەم مقەدەمی شورتەیە نووسیونیەوە ئەمە هەموو ڕووداوی ئەم سەردەمەن بەڕێزان باسی ڕووداوی گەنجێکی بوو تۆمار کردووە لەو کتێبەدا کە خۆی شاید حاڵ و لێکۆڵینەوەکان بووە گەنجێکی جوان ئافرەتێک دەخوازێ و لەگەڵ دایک و باوکی دادەژیە گەنجەکە کرێکاری تەختەودارە نەجارە ئەمەی خان و تەختەودار دەبەستن گەنجێکی ئیشکەر و پاک و خاوێن بەیانیان دوای مەلا بانگدان دێتە دەرەوە و لەگەڵ وەستاکەیە لەسەر سوچی ماڵەکەیان لەسەری دەوەستێ و کۆڵانەکەیان تەنگە بەردەبێ جەرەسی موبایلی بۆ دەکەمە لەم چەند ساڵەیە ڕوویداوە ساڵانی پێشوودا ئەویش لەگەڵ یادەڕا بۆ سەریش و کار بەیانێکیان کە زوونان و چا دەخوا و وەستاکی تەلەفۆنی بۆ دەکەڵەوە لەسەر سوچی گەڕەکەکە چاوەڕێتم دڵە وا وەستایجان هاتم خوا حافیزی لە دایک و باوکی دەکا و خەسوویەکی ئەوەندە بەڕەحمەت و میهرەبانی هەیە بەو بەیانێ بوو کە خان هەڵمەستێنە بۆ چایەک ئێمە هەر لە قەدیمەوە فێربین زوو هەڵدەستین بەس ئەوە گوناحە تازە بوو کە ئەوەندە زوو هەڵی مەستێنە خوا حافیزی لێ دەکەن و دەڕۆن
دێتە دەرەوە و یەک دوو ماڵ لەو لای ماڵی خۆیانەوە تاوانکارێک بۆی دانیشتووە و بە چەقۆوە هێرش دەکاتە سەری و هەل لەوێ گیانی لەدەستێنێ 20 دقەی زیاتر پێدەچێ و تەلەفۆن بۆ موبایلی ئەم کوڕە دەکرێ و هەر جواب ناداتەوە وەستا تەلەفۆن بۆ دایکی دەکا دایە حاجی بۆ کوڕەکەت نەهاتەوە من لە کێوە چاوەڕێم وا دنیا تەواو ڕووناگوو بڕۆین بۆ سەر ئیش و فریان ناکەوین ئیشمان لە دەرەوەی شارە بەڵێ ئەویش دەڵێ وەڵا کاکە 20 دقە دەبێ هاتۆتە دەرەوە کوڕە چۆن دەڵێ دەی وا من هاتم تۆ ژۆرە دەرەوە ئەم کوڕە لە جەڵدەیەک لێ نەدابێت لە پەنایەکە ئەی بۆ دیار نییە کە دێن بەسەر جەنازەیەکە دەکەون کوڕە مردووە لەوێدا تاوانکاریش دیار نییە پۆلیس دەست بە لێکۆڵینەوە دەکا هەرچی مەحاوەلە دەکا هیچ سەرەداوێکی دەستگیر نابێ چونکە ئەم کوڕە ڕۆژ لە ڕۆژان کێشە و نیزاعی لەگەڵ هیچ بە شەرێکی خوادا نییە تەنانەت ژنەکەی لە هەمووان خراپتر دەبێ و قورئانێک بەرز دەکات لەو خوایە بۆ خاتی ئەم قورئانە حەقی ئەم مەزلومە بستێنی دادگای سەر زەوی تاوانەکە هەر دۆستێکەدا ناخرێت بەڵام هیچ کەس دەستگیر ناکرێت چونکە ئەم پیاوەش پیرەژن و پیرە پیا و برا و خوشکی کە لە شوێنی خۆیانن گومانیان لە هیچ کەسێک نییە هیچ کەسێک شاهیدی ڕووداوەکە نییە 8 دانە ساڵ بەسەر ئەم ڕووداوەدا دەڕوا بووک دەڕواتەوە ماڵی باوشی دوای 1-2 مانگ و کۆتایی بە بابەتەکان دێ و پرسە و تەعزیێتەوە بۆ و دادگای سەر زەوی مەلەفەکەی داخستەوە و 8 ساڵە کوڕێک کوژراوە کەس نازانێت چێ کوشتوویەتی ڕۆژێک لە نادیدا کۆمەڵە خەڵک دادەنیشتین یەکێ لە نادیە عارە خواردنەوەکانی ئەم شاری هەولێرە کابرا لە سەرەتای عارە خواردنەوەدا پێشەوەی سەرخۆش بێ برادێکی ئەڵێ ئەم شەو زوو هەڵدەستم و من دەڕۆم ئەڵێ بۆ ئەڵێ وەڵا ئیشی نەجاریم بۆ دەکرێت بەیانی نەجار دێتە سەر خانووەکەم و بیناکەم بۆ دەبەستێت تەختەودارم بۆ دەکرێت کە وشەی نەجار دەبیستێڵە ئای بە پێکەنی الله 8 ساڵ لەمەوە بەر منیش نەجارێکم بەدەستی خۆم کوشت ئەڵێن چییە سەرخۆش بووی نەجاری چیڵە نە وەڵڵا ڕاستەقینەیە 8 ساڵ لەمەوە بەر بەدەستی خۆم نەجارێکم کوشت کۆمەڵە خەڵک گوێیان لێ دەبێ ئاسایش و پۆلیس دەستگای خۆی تایبەتی هەیە لە هەموو شوێنەکاندا کابرایەک نەجارێکی کوشتووە خەبەر دەدرێتە ئاسایش و پۆلیس کەس بووە 8 ساڵ لەمەوە پێش نەجارێک کوژرا بێ ئەوەی کرێکاری تەختەودار بێ ئەڵێن بەڵێ دۆسیەیەکی ئاوا لە فڵان گەڕەکە هەیە لێی دەکۆڵنەوە فڵان کەس دەستگیر دەکەن دەستگیری دەکەن وڵە چیم گوتڵم بابە وەڵا شاهید لەسەرەوتت 8 ساڵ لەمەوە پێش من بەدەستی خۆم کابرایەکی تەختەودار کرێکارێکم کوشت دێن و ژنەکەشی دەستگیر دەکەن دان دەنێن بەوەدا بەڵێ ئەم ئافرەتە بەداخەوە پێشەوەی شوو بەم کوڕە بکات دڵی بەم پیاوەوە بووە بەڵام باوکی نەیداوەتێ کە نەیداوەتەوە توێتی من شوو بە کەسێکی کە دەکەم دوایەوە تۆ بیکوژە و کە بوومە بێوەژن و هاتمەوە ماڵی باوکم ئەم جارە چیەکە هەر ئەمدا بە تۆ سەیری کە ئەم پیلانە گڵاوەدا دەڕێژرێ کەس ئاگای لێ نییە بەڵام ئەی خوا ناخەوێ ئەی خوای گەورە ئەلمونتەقیمە تۆڵەستێنە لە تاوانبار دێن و بانگی دایک و باوکی کوڕی داما و کوژراو دەکەن ئەڵێن ئەمە دەناسی ئەڵێن نەوەڵا بەڵام ئەمە بووکەکەمە بووکە خان تۆ چیەکەی لێرە ئەڵێن بووکە خانە دەستی لە تاوانەکەدا هەبووە دەژڕێژ پیلانەکە بۆ ئەمەش جێبەجێ کردووە هەردووچیان دەژیرێن وای عەرزم کردن زۆرجا برایانی پۆلیس دەبێت هەمووی بژێڕنەوە بۆ خوا نەڵە بە ئازایەتی خۆمان بە ئازایەتی هێزەکانمان لەش ساغ بێ دەستان خۆش بێ بەڵام ئەی بۆ باسی خوا ناکە من ئەو گلەیەم لێتانە ومێدەوارم دوای ئەم وتارە تەئسیری هەبێ هەمووی بڵێن بە فەزڵی خوا بە ئاگاداری خوا ئەم کاری ئاشکرا کرد چونکە مامۆستا لیواڕوکن مەحموود شید خەتابیش کاتی خۆی کتێبێکی هەیە عەدالەت السەما زۆر بەسەرهاتەکەتان بیستووە کابرا لە چۆڵەوانیە کە کەسێک لەسەر پارە دەکوژێ ئەویش دەڵێ شاهیدت لێ دەگرم پێدەکەنێ و کابرای قاتڵ دەڵێت چێ شاهیدە بە برینداری لەبەر دەستناکەوتووی ئێستا بە فیشەکێکی تر تەواوت دەکەم ئەڵێ ئەو کەوە بە شاهید بێ کەوەکان بە شاهید بن دوو کەو لەو کاتە لەسەر شوێنێک دەبن ڕەوەزێک کەوەکان بە شاهید بن دەڵێت دەی باش شاهیدیت بۆ دەن ئاخرجا دەیکوژێ 10 ساڵ دوای ئەوە لە دەعوەتێکە کە ژنگواستنەوەیە کە کەوی سوورەوە کراوی تێدایە کابرا کە چای بە کەوەکان دەکەوێت ئەڵێ ئەزانن من کاتی خۆی بەو کەوانە چین بەبیر دەکەوێتەوە 10 ساڵ لەمەوە پێش کابرایەکەم کوشت کەوەکانی کرد بە شاهید هەل لەوێدا دەستی بەسەرا دەگیرێ 10 ساڵ دوای ئەو ڕووداوە کەوەکان شاهیدیاندا لیواڕوکن مەحموود شید خەتاب لە عەدالەت السەما جێڕاوێتەوە بۆیە خۆشەویستان هەموومان دڵنیابین کە ئینسان ئەگە بۆی بکرێت لێبور دەبێ ئەگە بۆی نەکرێت لە ڕێگەی پۆلیسەوە داوای حەقی خۆی بکەوە لە ڕێی دادگاوە ئەگە متمانەت بەوانە نەبوو دەستی خۆت تاوانکار مەکە بە هیچ شێوەیەک بیسپێرە بە دادگای بەڕێزی ئەڵڵا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەنجێک لەلای بوو ئیشی بۆ دەکرد ناردی بۆ کارێک زۆر درەنگکاتەوە پێغەمبەری خوا ناڕەحەت بوو فەرمووی لولا القصاص لوجعتك بهذا السواك والله فڵان کەس ئەگەر لەبەر خوا نەبوویایە
ئەگەر لە ترسی خوا نەبووایە کە تۆڵە لەسەر و هەموو شتێک دەکاتەوە بەم سیواکە سیواکێکم پێدەکێشای پێغەمبەردا سیواکەی بەدەستەوە بوو لەبەرەوەنەوە زۆرت مەحتەل کردم کورە زۆرت عەزیێتدام لە کێو من لێرە بە پێوەستام و چاوەڕێتم لە ترسی تۆڵەی خوا نەبووایە کە هیچ شتێکت بەسەرا تێ ناپەڕێ بەم سیواکە هەندێکم پێکێشای بەم سیواکە یعنی سیواکە کەشەکە بە کەسێکی کێشی دڵنیا بە ڕۆژی لێپرسینەوە لەسەر دەکرێت داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە لە تاوان بمان پارێزی خوایە گیان ئەوەندە زاتی تۆ لە دڵ و دەروونماندا بوونی جێگیر بێ ئەگەر شەرممان لە دادگای سەرزەوی نەکرد خوایە بێ شەرم نەبین بەرامبەر دادگای هەمیشە بە ئاگای تۆ یا ڕەب العالەمین خوایە ترس و خۆشەویستی تۆ بمانژێڕێتەوە لە تاوان یا ڕەبی خوایە لە دەستی تاوانکارانیش بمان پارێزی یا ڕەبی خوایە لە دەستی تاوانکاران بمان پارێزی میلەتەکەمان ئاشناکەی بەوەی کەوا تۆی خۆشبی و حەقەکانی خۆی بداتە دەستی تۆ یا ڕەب العالەمین دادگای سەرزەوی دادوەرەکانمان دەستگاکانی پۆلیس و ئاسایشمان بە ئاگا بن پشت بەخوا ببەستن حەقی کەسێک بەسەر کەسێکی کەوە نەهێڵن پشتیوانی زاڵم و حیزبی و دەسەڵاتدار و مەسئول و دەوڵەمەند نەکەن دژی کابرایەکی هەژاری بێکەس چونکە دڵنیابن هەر کەسێ پشتیوانی زاڵم بێ خوا لەگەڵ ئەوا لە ناوی دەبا دوعا و نزای مەزلوم دەگاتە لای خوا ئەگەر کافریش بێ یا ڕەبی خوا دوعامان لێ نەکرێت لەلایەن کەسێکەوە کەستەممان لێ کرد بێ یا ڕەبی خواستەممان لە هەر کەسێک کرد بێ خوای پەروەردگار لە دنیادا گردنمان ئازاکە و بتوانین حەقی خۆی بدەینەوە ڕەحم بە حاڵمان بکەی و شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای ئەوەی جەستەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵ و دەرونی ناڕەحەتە خوا شیفای دڵ و دەرونی بدەی یا ئەرحەم الراحمین لێت دەپاڕینەوە بە گەورەی و ڕەحمەتی خۆت مناڵەکانمان ساڵحکەی لە بەڵاو و مصیبەت بە دووریان کەی لە هاوڕێی خراپ بیان پارێزی یا ڕەبی خوای هەر کەسیش مناڵی نییە خوای گەورە ئەولادی ساڵحی پێ عەتاکەی لە بەخشندەی خۆت یا وەهاب ئەولادی ساڵح ببەخشی بەو ماڵانەی کە داوای دوعای مناڵی ساڵحیان کردو خوای پیان بەخشی ئەم کوردستانەمان پارێزی لە دەستی ناحەزان لەناو خۆدا تەبا و ڕەبا و برامان کەی بەرەکەتی و ڕەحمەتی خۆتمان زیاتر بەسەرا بڕێژی یا ڕەبی خوای عاقبەتی هەموو لایەکیشمان خێرکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون